بە دڵنیاییەوە ئەمڕۆ لە ڕاستیدا گۆڕانکارێکی گەورە ڕوەدات لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا جۆ بایدن و دۆناڵد ترامپ زۆر دوو کەسی جیاوازن لە یەک و هەروەها دەبن بە دوو سەرۆکی زۆر جیاواز لە یەکتر و هەروەها لە ڕاستیدا ئەو ناسێنراوە وەکو دوو کەسایەتی زۆر جیاواز نەسەنراوە لە ڕووی کەسایەتی و گفتوگۆکردنیان و هەروەها جۆ بایدن لە ڕاستیدا وەکو کەسێک دەستنیشان کراوە کە زۆر بیرەکاتەوە بە پرۆگرام و پرۆسس کار دەکات لە کاتێکدا ئیدارەی دۆناڵد ترامپ زۆر جیاوازتر لە مەکاری کردووە هەردووکیان لەبارەی کەسایەتیانەوە و هەروەها لەبارەی ئەو شێوازەی کە سەرۆکایەتیان ئاڕاستەکەن زۆر جیاوازە و سیاسەتەکانیشیان زۆر جیاوازە بە لەبەرەوەی هەردووکیان دوو پارتی جیاوازەوە هاتوون لە دوو پارتی جیاوازەوە هاتوون یەکیان کۆمارەکانە وشیان دیموکراتەکان هەروەکو ئاگادارن و لە کاتێکشا کە بایدن سوێندی یاسایی دەخوات لە کاتژمێر هەشتی ئێوارە بە کاتی کوردستان لە ڕاستیدا ئەو چەند بڕیارێکی جێبەجێکاری و کردداری دەدات کە ئەمەش کار دەکاتە سەرەوەی سیاسەتەکانی ئەمریکا گۆڕانکاری بەسەرابێت لەوانش دەربارەی کۆچبەران و هەروەها گۆڕانکاری کەژەوە بە تایبەتیش دۆسیە ئێران و ئەمانش گۆڕانکاری زۆر گەورە هێنەکایەوە و ئێمە پێویستە بۆستین تابزانین کە جۆ بایدن چی ئاڵێت و لە ڕۆژەکانی سەرەتای کارکردنی سەرۆکایەتەکەیدا چی دەکات بە تایبەتیش ئەمڕۆ باشەوین بەڵام دەمەوێتەوە بزانم هاوڵاتیانی ئەمریکا یاخود شەقامی ئەمریکی چەند گەشت بینن بە سیاسەتی جۆ بایدن جیاواز لە دۆناڵد ترامپ بە دڵنیایەوە لە ڕاستیدا بۆچوونەکان جیاوازن هەروەکو بەڕوونی دیارە ئەمریکا لە ئێستادا دابش بووە لە ڕووی سیاسیەوە جۆ بایدن زۆرینەی دەنگی بردوێتەوە لە نێو خەڵکیدا و هەروەها زۆرینەی دەنگی ئەلکترۆل کۆلێج ئەنجومەنی دەنگدانی بردوێتەوە و ئەمەش سەرکەوتنی بەسەر دۆناڵد ترامپ بەدەستێنە دۆناڵد ترامپیش لە ڕاستیدا دۆناڵد ترامپ لە سەدا 50 دەنگەکانی بەدەست نێنە ئەمەش کە لە سەدا 39 دەنگەکانی بەدەستێنا و ئەمەش وای کرد کە شکست بێنە لە بەرامبەر بایدندا ئەمە گۆڕانکاریش بێنێتەکایەوە بەڵام هەروەکو ئاگادارن لە ڕاستیدا دۆناڵد ترامپ لە نێو لایەنگرەکانیدا زۆر ناسێنراوە پشتگیریەوانی بەدەستێناوە ئەم زۆر بەهێزە لە نێو لایەنگرەکانیدا بەڵام دەربارەی زۆرینەی خەڵکی ئەمریکا لە ڕاستیدا ئەوان جۆ بایدن و هەڵبژاردنەکەی جۆ بایدن بە جیاوازترە بین و کە جۆ بایدن بردوێتیەوە لە ڕاستیدا لەسەر ئاستی کەسایەتی و لەسەر ئاستی سیاسی لە ڕاستیدا بایدن و ترامپ زۆر جیاوازن و زۆرێک لە خەڵکی پیان وایە کە لە ڕاستیدا لە سەردەمی جۆ بایدندا ژینگەی سیاسی وڵاتەکە زۆر هێمن و ئارامترە بێت لەبەرەوەی جۆ بایدن ئەزمونێکی زۆر دوور و درێژی هەیە لە مەیدانی سیاسەتی ئەمریکا و هەروەها ڕێگە بە حکوومەت دەدا کە هەندێک کار بکات کە پێشتر نەکراوە لە ڕاستیدا لە ئێستادا ئەمریکا 400,000 گیان لە دەستدانی کۆرۆنای هەیە کە ئەمەش ئامارێکی زۆر گەورەیە بۆ ئەمریکا کە ڕێژەیەکی زۆری گیان لە دەستدانی خەڵکیە وهروەها دەربارەی ئابوووریەکەی ئەمریکا کە تووشی پاشەکشەیەکی گەورە بۆ خەڵکێکی زۆر هەلی کاریان لە دەستداوە و بەتابەتی بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی بەربڵاوی کۆرۆناوە هەروەکو ئاگادارشن کە گۆڕانکاریەک بایدن لە ماوەی سەرۆکایەتەکەیدا گۆڕانکاریێنێتەکایەوە دەربارەی ئەوەی کە ژینگەیەکی ئارامتر و هەروەها گۆڕانکاری گەورە ئێنێتەکایەوە و توانای دیکە خاتە گەڕ بەتایبەتی کە حکوومەت کار دەکات بۆ ئەوەی هەندێک سیاسەتی نوێ بێنێتەکایەوە و کێشە و ئابلوقەکان و ئاڵنگارێکە بەسەر ئاڵنگارەکانەکە سەرکەوێت و کێشە ئارشەکان چارەسەر بکات و پێشم وایە کە خەڵکی پیان وایە کە بایدن لە ئیدارەی خۆیدا کار دەکات بۆ گۆڕانکاری بێنێتەکایەوە جیاواز لەوەی کە دۆناڵد ترامپ کارێک کرد و هەروەکو ئاگادارن لە ئێستادا کۆنگرس و ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پیرانی ئەمریکا دابەش بوون بەڵام لە ڕاستیدا زۆرێک لە سیناتۆرەکان و ئەندامانی دیکەی کۆنگرسی وڵاتە و خەڵکێکی زۆر بەمە دڵخۆشە کە بایدن لەسەر حکومە و کە دەسەڵاتی گرتوۆتە دەست و ئەمەش قورسە بێ بۆ بایدن بە دڵنیایەوە زۆر باشەوین بەڵام ئەمڕۆ میدیاکانی ئەمریکا باسییان لەوە کرد لەگەڵ دەستبەکاربوونی جۆ بایدندا 17 فەرماندەر دەکات پێ دوایە و فەرمانانە چین کە لە ئێستاداونە گرنگ بن لەگەڵ دەستبەکاربوونی کار بەم فەرمانانە بکاتۆن فەرمانانە دەربکات
هەروەکو دیموکراتێک من وەکو کەسێکە لەو ڕاگەیەوە بیرەکەمەوە پێم وایە کە سیاسەتەکان جیاوازن یەکێک لەو کارە گەورانەی کە بایدن کاری لەسەر دەکات بریتە لە هاوبەشیکردنەوەی چوونە نێو ڕێکەوتنامەی پاریس بۆ کەش و هەوا و لە کاتێکدا کە دۆناڵد ترامپ هاتە سەر حکوم لەو ڕێکەوتنامەیە شایە و ئەو لەوێت نەبوو بۆ کارەکانی و ئەمەش سیاسەتێکی ترە کە بایدن نێگرێتە بەر و هەروەها زۆرێک لە ویلایەتەکانی دیکەی زۆرێک لە وڵاتانی دیکەی جیان بەشداری و ڕێکەوتنامەیان کردو لەوانش کە ئێرانە و پێم وایە کە لە یەکێکتر لە کارانی کاری لەسەر دەکات کە جۆ بایدن کاری لەسەر دەکات پرۆسی کۆچ و کۆچبەرانە کە جۆ بایدن بە سیاسەتێکی جیاواز کاری لەسەر دەکات بە تایبەتی سیستەمی کۆچبەران لەبەرەوەی دۆناڵد ترامپ بە شێوەیەکی بە هەموو هێزێکی خۆی بەکارێنا بۆەوەی هاتنی شەپۆلی کۆچبەران سنووردار بکات ئەمەش کارێکە کە جۆ بایدن بە شێوەیەکی جیاواز کاری لەسەر دەکات لە ڕاستیدا ڕێگایەکی جیاواز کاری کرد بە تایبەتی بۆ ئەوەی کە قەدەغەی هاتوچۆوە کۆچکردنی بەسەر ژمارەیەکی زۆر لە وڵاتانی ئیسلامی و مسلمانەکاندا سەپاند بۆی کە کۆچ بکەن بە وڵاتەکەی پێم وایە بایدن لێرەدا کاری جیاوازتر دەکات لە ڕاستیدا کارە دەکات لەسەر ئەم سیاسەتە زۆر تونانەی کۆچبەران لە وڵاتەکەیدا و گۆڕانکاری بەسەرێنێ و هەروەها لە ڕاستیدا کار دەکات بۆ ئەوەی کە ئێران ئەمریکا بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنامەی ئەتۆمی لە ساڵی 2015دا بە شێوەیەکی جیاوازتر بێ بە هەمان شێوە بێ بەڵام پەیوەندیەکانی لەگەڵ ئێران ئاسایی دەکاتەوە دەربارەی ڕێکەوتنامەی ئەتۆمی هەروەکو زۆر ڕێگای جیاواز و گۆڕانکاری گەورە ڕوودەدەن پێم وایە کە لەسەر دەمی بایدندا بەڵام لە ڕاستیدا ئەوە ئێمە کە زۆر گرنگی پێدەین و چاودێری پێدەین لە دەربارەی سیاسەتی دەروان دەربارەی کە کوردستان و بەتایبەتیش کە مامەڵەکردن لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا ئەوان کارەکەن بۆ ئەوەی کە خەڵکی بە شێوەیەکی زۆر ئاسان و خێراتر ڤاکسینی کۆرۆنای بەدەست بکات کەمە یەکێکە لەو کارانە کە پێمان وایە کاری لەسەرکات و دەبێتە کارە لە مێژینەکانی بۆی کاری لەسەر بکات و هەموو خەڵکیش و هەموو چاودێرەکانی دیکەش چاوەڕێ دەکەن بۆ ئەوەی کە بزانن سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە سەردەمی بایدن دەربارەی کۆچبەران و ئێران چۆن دەبێت باشەوین بەڵام ئەمڕۆ ترامپ لە نامەی ماڵاوایەکەیدا باسی لەوە کردەوەی کە دەستمان پێ کردو دەڵێت هێشتا سەرەتایە مەبەستی چییە لەم قسەی کە دەڵێت پێم وایە کە دۆناڵد ترامپ لە ڕاستیدا کەسێکی نمایشکارە زیاتر خەریکی نواندنە کاتێکە لە سەردەمی ئیدارەکەی خۆشێدا بووە لە ڕاستیدا ئەو خۆشحاڵ نییە بە هەموو ئەو سەرنجانێک کە دراوە دەربارەی کە ئەڵبژارنەکە دراوە ئەو لە ڕاستیدا لە تویتەریش ئەکاونتەکەی هەڵپسێراوە هەروەکو ئاگادارن لە ڕاستیدا ئەو دەچێتە سەر ئەو دەچێتە سەر تیڤی و هەندێک سیاست و هەندێک وێنەی نمایشکارانە خاتە ڕوو ئەوەش گرنگ نییە کە لە ڕاستیدا بۆ ئەو گرنگ نییە کە لە ڕاستیدا بۆ بایدن چیەکات بەڵام ئەوەی گرنگە بۆ ترامپ تەنها قسە دەکات ئەمەش بە لە ڕادەبردنێکی زۆر کێشەدارە بۆ میدیاوە بۆ خەڵکی ئەمریکا بە گەشەوەیەکی گشتی لە ڕاستیدا بۆ ئەوەی مامەڵە بکەن دەربارەی ئەم واقعی کە لە ئێستادا هەیە لە ڕاستیدا دۆناڵد ترامپ لە ڕاستیدا هیچ جێگای سەرسوورمان نییە دەربارەی کە ئەو سنوورداریانەی کردوێتی لە سەردەمی ئیدارەکەی خۆیدا بۆیە زۆر پێویست ناکا پشت بە لێدوانەکانی ئەو بوەستین لە بەرەوەی ئەو دەربارەی ئەو باسیەوەی کردووە کە لە ساڵی 2024دا خۆی کاندید دەکاتەوە خۆی دەپاڵەوێت بۆ جاری دووەمی بۆ خولی دووەمی بێتەوە بە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کاتێکدا ئەم بۆ دوو جار لێپێشینەوەی کراوە لە سەردەمی خۆیدا بەڵام لە کاتێکدا کە ئیدارەی بایدن سەرکەوتنی بەدەستێنا ئەم لێپێچینەوەی دەکرا لەگەڵ دەکرا لەلایەن کۆنگرێسی ئەمریکاوە و پێم وایە کە زۆرێک لە کۆمارەکان هەروەکو ئاگادارن دایانەوێت خۆیان کاندید بکەن بۆ ئەوەی کە بۆ ساڵی 2024 خۆیان کاندید بکەن و بۆیە هەر تەنها دۆناڵد ترامپ نییە کە باسی ئەمە دەکات بۆیە دۆناڵد ترامپ ئەوەیە کە هەیە بەو شێوەیە کە کەسێکی نمایشکەرە و لەسەر شاشی ڕاگەیاندنەکان هەر سەرقاڵی کاری نواندنە بەڵام لە واقعدا من وەکو ڕۆژنامەنووسێک لە ڕاستیدا ئەمە بەو شێوەیە کە ئەمریکا و ئەمریکیەکان مامەڵی لەگەڵ دەکەن باشە بەڵام وین وەکو ڕۆژنامەنووسێکی ئەمریکی دەمەوێت ئەوە بزانم ئەوەی کە لە ئێستادا لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویدا لایەنگرانی ترامپ هەڵیان کوتایە سەر بینای کۆنگرێس ئەمە تا چەند
چاوەڕوان نەکراو بوو یاخود تا چەند پلان بۆ داڕێژرا بوو با بڵێن ئەمە تا چەند کاریگەریشی لەسەر ئەم ئامادەکاری ئەمڕۆی دەسا و دەستکردنی دەسەڵاتی سەرۆکایەتی هەیە. بەدڵنیایەوە لە ڕاستیدا واشنگتن دیسی لە ئێستادا لە سەردەمی سوێن خواردندا زۆر جیاوازە لە ڕووی ئەمنیەوە و ئاسایشەوە چونکە ئاسایشێکی زۆرتون گیراوەتە بەر و لە ماوەی ڕابردوشدا هەروە بووە لە ماوەی سوێن خواردنەکەدا لە ڕاستیدا پرۆسەی ئاسایش هەمیشە قورس و توند بووە بەڵام هەرگیز وەک بەم شێوەی ئێستا نەبووە. هەندێک لە هاوڕێکم پێی بۆی باس کردم کە لە ڕاستیدا ڕوبەرێکی زۆر لە واشنگتن دیسی داخراوە قەدەغەی هاتوچۆ کراوە بە تایبەتی دەربار لە کۆشکی سپی لە بەرەوەی ڕێژەیەکی زۆری پاسەوانی نیشتیمانی بڵاو کراوەتەوە لەو ناوچەیەدا لە بەرەوەی ناوچەیەکی زۆر ناوچەی سەوزی ئەو منتیقەیە و هێزەکانی پاسەوانی گاردی نیشتیمانی و بۆ ئەوەی ئەو ناوچەیە ئاسایش بکەن و ئاسایشی و ناوچەیە بپارێزن کە لە ئەو هەمان ڕووداوەکانی شەشی ئەم مانگە دووبارە نەبێتەوە کە لایەنگرەکانی دۆناڵد ترامپ لاگرەکانی خۆی بڵاو کردەوە هانیدان بۆ ئەوەی بچنە سەر بینای کۆنگرێس و ئەنجومەن نوێنەرانی ئەو وڵاتە و کۆنگرێسەکانی ترسان و ئەو ڕووداوانەی دیکەش کە ڕوویدا بۆ هۆیەوەی کە مەترسی لە ناوچەکەوە بە تایبەتیش لە واشنگتن دیسی بڵاو بووەوە. لە ڕاستیدا هێزەکانی پۆلیس لەو کاتەدا زۆر ڕخنیان لێگیرا دەربارەی ئەو کە ئەو هەماهەنگی کە نەیان کرد پێشەوەی ئەو شەپۆلی ناڕزایەتیە بەرە ڕووی بینای کۆنگرێس ڕوویدا لە کاتێکا کە زانیاری هەواڵگری هەبوو کە ئەو کارە ڕوو دەدات بەڵام لە ڕاستیدا وا دەرنەکەوە کە ئەو هێزەکانی پۆلیس ئامادە بوو بێتن بەڵام لە ئێستادا زۆر بە شێوەیەکی زۆر ئەمنی توند ئامادەیان نیشان داوە و لە ڕاستیدا خەڵکێکی زۆر ئامادەیان دەربڕیەوە بۆەوەی کە لە ڕسمی سوێن خواردنەکەدا ئامادە ببنەوە کۆ ببنەوە بەڵام ئەمە دووبارە نابێتەوە وەکو ساڵانی ڕابردوو لەبەرەوەی ئەوەی کە لە ڕۆژی شەشیەم مانگەدا ڕوویدا و هەروەها ڤایرۆسی بەربڵاوی کۆرۆناش کە و هەروەها لە ئەو بارودۆخی کە ڕوویداوە ئەو ڕووداوە ناهەموارانەی کە ڕوویدا وای کردووە کە ڕۆژی سوێن خواردنەکە جیاوازتر بێەوە خودی جۆ بایدنیش لەبەرەوەی خۆی گرنگیەدا بە ئەمنیەت و ئاسایشی ناوچەکە و هەروەها دوورە پەرێزی کۆمەڵایەتی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە و پێم وایە کە لە ڕووی کۆمەڵایەتی و تێکەڵبوونی کۆمەڵایەتیەوە دوورە پەرێزیەکرێت بۆەوەی خەڵکی خۆیان بپارێزن بۆ لە دەربارەی ڤایرۆسی کۆرۆنا بە دیاریکراوی لەبەرەوەی دۆناڵد ترامپ و لایەنگرەکانی ئەوەی کردیان لە ڕۆژی شەشیەم مانگەدا پێم وایە ڕۆژی سوێن خواردنەکەی ئەم ساڵ زۆر جیاوازترە بێت. بەڵێوین لەگەڵمان بمێنەرەوە بینەری ئەو